ابن القیم جوانی فەرمووە دەفەرمێت خوای پەروەردگار هەروەکو چۆن ئەمرمان پێ دەکات و چاکترین و شیاوترین جۆری تەقواداریمان بۆ خوای گەورە هەبێت، ئاواش فەرمانمان پێ دەکات کە چاکترین جۆری تێکۆشانمان لە پێناوی خوای پەروەردگاردا هەبێت. خوای گەورە دەفەرمێت يا أيها الذين آمنوا اتقوا الله حق تقاته ولا تموتن إلا وأنتم مسلمون. ئەو کەسانی کە خۆتان بە ئیماندار دەزانن چاکترین و شیاوترین جۆری تەقواداری خۆپارێزیتان هەبێت. حق تقاته چاکترین و شیاوترین جۆری تەقواداریتان هەبێت. دەی بە هەمان شێوازیش دەفەرمێ خوای گەورە پێمان دەفەرمێت وجاهدوا في الله حق جهاده، با چاکترین جۆری تێکۆشانتان هەبێت لە پێناوی خۆی پەروەردگار و لە پێناو دینی خدای پەروەردگاردا. چاکترین جۆری تێکۆشان کە لەگەڵ نەفسی خۆتاندا تێبکۆشن بۆ ئەوەی کە لە خراپە و خراپەکاری دوور بن، لەگەڵ شەیطاندا تێبکۆشن بۆ ئەوەی بە قسەی شەیطان و وەزوەسەی شەیطان هەڵ نەخەڵەتێن. چاکترین جۆری تێکۆشانتان هەبێت بۆ ئەوەی کە لە پێناوی خوای پەروەردگار و سەرخستنی دینی خوای پەروەردگاردا کەم تەرخەمی نەکەن. حق جیهادیه یعنی ئینسان ئەوەی کە پێی دەکرێ و لە توانایدا هەیە کەم تەرخەمی و تەمبەڵی تێدا نەکات لە پێناوی خوای پەروەردگاردا، لە پێناوی تێکۆشان لەگەڵ خۆت و لەگەڵ شەیطان و هەروەها لەگەڵ دوژمناندا بۆ سەرخستنی ئەو دینەیە. دەی خوای گەورە چۆن ئەمری ئەوەمان پێ دەکات تەقوادار بین، هەر فەرمانی خوای پەروەردگاریشە ئەمرمان پێ دەکات لە پێناوی خوای پەروەردگاردا تێبکۆشین. ئەنجا تێکۆشانیش حق جیهادیش تێکۆشانیش ئەوەیە کە ئینسان ئەو پەڕی توانای خۆی سەرف کات ئەوەی کە لە دەستی دێ بیکات. بەڵام زۆر جاران ئێمە ئەوە وەردەگرین کە باسی تەقواداری و نوێژ و ڕۆژووە، بەڵام ئەوە وەرناگرین کە باسی تێکۆشانە لە پێناوی خوای پەروەردگاردا. دەی بەڕێزان فەرقی چییە؟ هەر خوای گەورە پێمان دەفەرمێت تەقوادار بن، هەر خوای گەورەش پێمان دەفەرمێت چاکترین جۆری تێکۆشان و جیهادتان هەبێت لە پێناوی خوای پەروەردگاردا و سەرخستنی دینەکەتان. هەرتووکیان فەرمانی خوایە، بۆچی دەبێت ئێمە جیاوازی لە فەرمانەکانی خوای پەروەردگاردا بکەین؟ برام کەواتە بەڕاستی گرینگە کە ئینسان تێبگات لەسەرمانە هەر یەکێک بە ئەندازەی توانای خۆمان ئەو دینەیە سەرخەین ئەوەندەی کە پێمان دەکرێت و ئەوەندەی کە توانامان هەیە.